من ناوم بارەڤە جەمالە خوێندکاری کۆلێژی یاسا و ڕامیاریم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. من ئەمڕۆ ڕۆژی تەخەڕوجمە. ئەتوانم پێتان بڵێم کە ئەزمموی 5 ساڵی خوێندم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بزات کۆلێژی یاسا یەکێک بوو لەو ئەزمموانانی کە زۆر هەتا و ڕۆژی ئەمرم شانازی پێواکەم، یەکێک بوو لەو فترە زەمانی کە توانیم لە ژیانمان ئیسفادەی لێ بکەم. کۆمەڵێ پرۆفیسۆر و دکتۆری زۆر بەڕێز، کۆمەڵێک حاکم کە توانیم ئیسفادێکی زۆر باشیان لێ وەرگم پێشەی بچمە ناو ژیانی عەمەلیەوە بە دیداری کۆمەڵی هاوڕێی زۆر ئەزیز و سەرکەوتو و شاد بووین. ئەوەی کە زۆر تایبەتە لە زانکۆی گەشەپێدانە ئەوەیە کە بەدەر لە ناحیەی خوێندنەکە، بەدەر لە ناحیەی فێرکردنەکە کۆمەڵی ڕێگەی کرد بۆ ئەکاتەوە، کۆمەڵێ بەڵێن ئەو بربەستانی کە دروستە بێت ڕێگە بەڵێن ئاسانکاریت بۆ ئەکات ئەو بربەستانە بشکێنیت. بۆیە من پێشنیاری ئەوەکەم کە توانن زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەڵبژێرن، چکە توانیوێتی ببێت بێچێک لە باشترین زانکۆ ئەهلیەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان و عێراق. زۆر سپاس. ئەسڵاتان لێوێ، من ناوم ڕۆزا بورهانە، قۆناغی پێنجەم لە کۆلێژی یاسا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. ئەزمموی ئەم پێنج ساڵم بەڕاستی وای لێکردم ئەوەی تر خۆشەویستیمە ببوو بەشی یاسا، لەبەرەوەی کۆمەڵە مامۆستای باش و منهەجەکە وا بە بەشێکی جوانی پێشکەشمانەکەن و پەروەردەمانەکەن وامان لێ ئەەکەن کە زیاتر بابەتەکانمان خۆش بێ، زیاتر هەوڵ بین لە بوارەکەی خۆمانە و بەڕاستی زانکۆکەشمان زۆر زانکۆیەکی یعنی تا بڵێ جدی و باشە لەگەڵمانە، چکە هەوڵی باشی ئەیە لەگەڵمانە و هەمیشە کار لەسەر ئەوە کاکە باشترین سیستەم و منهەج بۆ پێشکەشی ئێمە بکە و دەستان خۆش بە. سڵاو، ئەم کاتتان باش. من خوێندکار شەهاب سۆران شەهاب، خوێندکاری بەشی دیپلۆماسی و پەیوەندیە گشتیەکان. ماوەی 4 ساڵە لەم زانکۆیە خوێندکارم. ئەم ساڵی تەخەڕوجمە و ئیشەڵا لەگەڵ هاوڕەکانمە بە یەکەوە تەخەڕوجەکەین. بەڕاستی لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەزمموونێکی زۆر باشمان وەرگرت و هەروەها فێری چەندەها ئەزمموی باش بووین لەلایەن مامۆستا و دکتۆرە بەڕێزەکانمانەوە. زۆر سپاس بۆ بەڕێزیان و هەروەها بۆ خوێندکارە ئازیزەکان. من خوێندکار باوەڕ خالید محەممەد، دەرچووی بەشی یاسا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. پێشەکی زۆر سپاسی هەموو مامۆستایانەکەم کە وانایان پێوتوم و ئەزمموونێکی زۆر تازە بۆ ژیانی من و زۆر دڵخۆشم بە وەرگرتنی ڕوانامەی بەکارۆلیۆس لە بەشی یاسادا. هیوای سەرکەوتن بۆ هەموو تەلەبانەش دەخوازم کە بەتەمان بێنە ئێرە و یاخود ئەوە تا هێشتا لە قۆناغەکانی خوێندندا. سڵاو بەڕێزان، من هاوژین فەخرەدین لە بەشی یاسا و ڕامیاری بەشی دیپلۆماسی و پەیوەندیە گشتیەکان 4 ساڵی خوێندنم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆر بە سەرکەوتووی تەواو کرد. خۆشحاڵم کە ئەمڕۆ ڕۆژی ئاهەنگی دەرچوونمانە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. من ناوم ڕێژوان عەتاعەلیە، خوێندکاری زانکۆی گەشەپێدانی مرۆییم، کۆلیژی یاسا و ڕامیاری بەشی یاسا. ئەم ساڵ کۆتا ساڵی خوێندنم بوو لەم زانکۆیە. زانکۆیەکە تا بڵێ مامۆستاکانی باشن، پڕ ئەزمموونن، خوێندنێکی زۆر باشەتیایە. بەڕاستی بەشێکی قورسە، هەوڵ و پێکەوشانی زۆری ئەوێت، بە بەرداوام ئەبێ خوێنی لەگەڵیا هەوڵ بیت بگەڕێیت بە دوای زانیاریەکانە. بەڵام لە کۆتاییە ئەوە دڵخۆشت ئەکات کە کەسێکی تێگەشتوویت بە تەواوەتی لە بابەتەکان و بە پڕ زانیاری و ئەڕۆیتە دەرەوە لە زانکۆکە. من باوەن بەختیار عەبدوڵڵا، خوێندکاری قۆناغی چواری بەشی دیپلۆماسی و پەیوەندیە گشتیەکانم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. ئەم زانکۆیە کە ئەم بەشی کردوتەوانێ من بڕیارە ما بێمان بەشە بە حکمیەوەی کەستم کرد بەشێکی زۆر باشە بێ، چ بۆ ئێستام، چ بۆ داهاتوم، چ بۆ داهاتی وڵاتەکەشم. چکە لە هەنێ بەشی زۆرە، زۆر بەشی تایە. بۆ نمونە توانی لە بواری سیاسەتە، ئەتوانی لە بواری مارکێتینگە، ئەتوانی لە بواری عیلاقات عامەیە، ئەتوانی لە بواری دیپلۆماسیە پەرە بە تواناکانی خۆ بیت و ئیسفادەی لێ بکەیت. سڵاو، من هاژەم، خوێندکاری بەشی کۆلێژی یاسا و ڕامیاری. زۆر دەستخۆشی لە مامۆستاکانەکەم کە بەدەژای ئەم 4 ساڵە ماندوو بوون لەگەڵمانە. هیوادارم هەر سەرکەوتوو بن و سپاس. من ڕەوەن لوقمان نەجمەدین لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشی یاسا لە کۆلێژی یاسا و ڕامیاری. ئەم ساڵ کە 5 ساڵی زانکۆمەوە بە سەرکەوتووی ئیشەڵا تەواوی ئەەکەم. لەم 5 ساڵی زانکۆما بەڕاستی ئەزممویەکی زۆر باشمان وەرگرتووە لە زانکۆکەمان، لەبەرەوەی کە هەم لە ڕووی مامۆستایەتی هەم لە ڕووی ئەکادمی بە شێوازێکی زۆر باش ئێمەیان تێگەیاندووە و بە شێوازێکی زۆر باش فێرکراوین. و زۆر سپاسی مامۆستاکان و زۆر سپاسی سازەکان مەکەم و هەروەها لەگەڵ ئەو کەسانی یارمەتیان ناوم بە سپاس وێش. سڵاو، من ئەحمەد بورهان مستەفا، خوێندکاری کۆلێجی یاسا و ڕامیاری بەشی دیپلۆماسی و پەیوەندیە گشتیەکان.
لێرەوە ئەمەوێ بڵێم لە چەند ساڵی ڕابردوودا لە 4 ساڵی ڕابردوودا تەنەها ئەزمموی نوێ فێربووین کە بتوانین بە شێوەیەکی کاریگەرانە لە داهاتوودا لە قۆناغە نوێەکانی ژیانماندا بەکاری بێنین و خزمەتی خاک و وڵاتی پێ بکەین و هەروەها ئەمەوێ سپاسی خۆم بگەێنم بە دکتۆرە بەڕێزەکانم کە بەشێک بوون لە یاریدەدەری ئەم ئەزمونە و هەروەها هیوای سەرکەوتن بۆ هاوڕەکانمە خواستن. سڵاو ملانە قۆناغی پێنجم لە بەشی یاسا 5 ساڵی زانکۆرس زۆر هیلاک مانج و یانی بەجددی پێویستە هەوڵی بۆ بێت زۆر سپاسی دکتۆرەکانەکەم کە بەجددی یارمەتی زۆر باشیان یاوین ینی بەجددی خەونم ئەوە بوو بەشی یاسا تەواو بکەم ئەزانم قورس بوو و ینی زۆر ئەویست کە قەنەعەت بە خۆت بکەیت کە بەشێکی وەها تەواو بکەیت شانازیە کە توانیم لە گەشە پێدان جامیعە تەواو بکەم بۆ خولیای من بوو سپاس بۆ خوا کە گەیشتمە کۆتایی.